ئەو ئاخافتنەی چاوش ئۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لەبارەی کەرکووکەوە لە دەرەوەی ئیتیچی دیبلۆماسی و پەیوەندی دۆستانەی دوو وڵاتدایە و کە ڕاستەوخۆ تەدەخولە لە کاروباری دەوڵەتێکی دیکە و لە کاروباری هەرێمی کوردستاندا بۆیە کاریگەری نێگەتیڤی هەیە سلبی هەیە لەسەر پێکەوە ژیانی برایانەی نێوان پێکاتەکانی کەرکووک. دیارە کەرکووک بە ناسنامەی خۆی شارێکی کوردستانیە بە پێکاتە جیاوازیەکانەوە و ئەم لێدوانەی چاوش ئۆغڵۆ کاریگەری سلبی هەیە بێگومان. ئێمە پێمان وایە کەرکووک بە ناسنامەی خۆی شارێکی کوردستانیە بەڵام بە پێکهاتەی جیاوازەوە بە پێکاتەی کورد و تورکمان و هەموو پێکاتەکانی دیکەوە پێویستە هاوکاری و پژگیری پێکەوە ژیانی برایانە بکرێ و کەرکووک لە ڕابردووش و لە ئێستا کەشدا لە دەستی هەر چێدابیتن بە هەر شێوەک لە شێوەکان بەڕێوە ببرێ بارینە ئاسایی تێداوی ناسنامەکەی هەر کوردستانیە و هەر کوردستانیش دەمێنێتەوە و پێویستە شاری پێکەوە ژیانی برایانەی نێوان پێکاتەکان بیتن کە خۆیان مێژووەکی هاوبەشی برایانیان پێکەوە هەیە. قسەکانی چاوش ئۆغڵۆ لە ڕاستیە لە خاڵی یەکەم ئەوەیە کە ئەمە پێشێلکردنی ئەتەکێتی سەردان و سەروەری عێراق و هەرێمی کوردستانە و تەدەخولکردنی ڕاستەوخۆی لە ڕاستی لە کاروباری ناوخۆی عێراق و هەرێمی کوردستان. خاڵی دووەم ئەم جۆرە قسەکردنەوەم ئەدای هەڕەشیکی جدیە لەسەر بێکەوە ژیان لەسەر شاری کەرکووک لەسەر خەڵکی کەرکووک بەگشتی. بۆیە پێش ئەوەی ئەمە وەزیفەی ئێمە بێ لە ڕاستی وەزیفەی هەموو خەڵکی کوردستانە کە دژایەتی ئەم جۆرە سەردانانە بکەوە ناکەی لە ڕاستیە ئێستا بارودۆخی ناوچەکە لە گۆڕانکاریدا وڵاتانی دەوروبەر سەبر دەزوەردانیان زیاتر دەبێت لە ناوەخۆی هەرێمی کوردستان و ناوچەکە و لە ڕاستیەوە ئیشی بەرپرسانی هەرێمی کوردستان و عێراق بوو کە ئەسڵەن ئامادە نەبن بەم دەبوو ئامادە نەبن بەم شێوازە پێشوازی لە چاوش ئۆغڵۆ بکەن. بێگومان کاریگەریەکان لە ڕاستیە کاریگەری وڵاتانی دەوروبەر و بەتایبەتی تورکیا لە ئێستا هەیە و لە دوای ڕفراندۆمەوە کاریگەریەکانی وڵاتانی دەوروبەر و پێشتر لە ڕاستیە زۆر بەڕوونی دەبیندری لەسەر کەرکووک. من پێم وایە لە داهاتوودا بەتایبەتی ئەو لایەنە سیاسیانەی تورکمانانی کە هیچ ڕیشەیەکیان واقعی خەڵکی کەرکووک و تورکمانیە لە ڕاستیەوە ئەوانن کە دروستکراون مفتعلن لە ڕاستیە ئەمانە بە جۆریشتر لە ڕاستیە ئاراسی قسەکردن و تێگەیشتنیان بۆ سیاست بە جۆریشتر دەبێ. بێگومان ئەمە کاریگەری لەسەر بێکەوە ژیان و مەسەلەی ئاشتی کۆمەڵایەتی لە شاری کەرکووک دەبێت.